وڵی زۆر خۆش بوو منە مێوارەیە هاتم جا خۆ ماڵم لە هەولێرە هاتمەوە بۆ سلێمانی باش بوو یعنی شانسم هەبوو زۆر خۆشە و زۆر پێویستی شاست دەکەم خۆتانزان ئێستا وەزعەکەی تۆزێک ناخۆشە خەڵک بێتاقەتە هیچ شتێک نییە تۆ جێوێکی لێ بگۆڕیت شوێنێک بێ بەڕای من زۆر باشە ئەم شوێنانە بکرێتەوە. خواردنەکانت پێ چۆن بوو؟ یەک جارەیەک نوع خواردنمان تاقی کردەوە هی سفرەتی بەجدی یا بابێ بە ڕێکلامی زۆر خۆش بوو قەلیا ناوەکەیم بیرچەوە زۆر بەتام بوو. تایبەت لە هەولێرە بۆم فیستیڤالە گەڕاویتەوە؟ وڵی هەر هاتی بوومەوە بەس باش بوو یعنی پێشەوەی بگەڕێمەوە هاتم بۆ ئێرە. چ جیاوازیەک دەبینی لەناو فیستیڤاڵ و فیستیڤاڵەکانی دیکە بە تایبەت لەم فیستیڤاڵدا کۆمەڵێک شێف لە شارە جیاوازەکانە بەشداریان کردووە؟ بەڵێ وڵی ئێرە زیاترها قەرەباڵغترە لە چاو فیستیڤاڵەکانی تر بە حکومیەوەی زۆربەی لێرێ اونجا ئەم جاریان ڕکلامێکی باشیشی بۆ کرا زۆر خۆش بوو جیاوازیش ینی قەرەباڵغێکی زۆرە ئەنجا تۆ هەست بە دڵخۆشیەکەی کە ئەو خەڵکە هەمووی هاتەوە بۆ ئێرە. ئەرەوەڵا بەس من خۆم ئیشێکی ترم هەیە دوکانی جلوبەرگم هەیە یعنی لە زیاتر لە فرۆشتن و شتا باشترم وەک لە ئیشی شێف. نەوەڵە هەموو شتەکانیان یعنی کە سێرمە کرد جارێ گرنگترین شت لەمەیە پاک و خاوێنیە ئەنجا شتێکیشی زۆر خۆش بوو هەمووشی زۆربەی خانە من یعنی کەم ئیشاکەنەوە زۆر دڵخۆشکەرە. زیاتر حەزت بە خواردنی پیاوە یاخود خانم؟ وڵام طبعا ئافرەتان هەستەکەی ها مرتاحتری لەگەڵیانە ئەنجا پاک و خاوێنتری هەستی پێەکەی.